What's up guys? Welcome to Learn&Explore. من راسیم خوشحال که گرامالاندان ویدیویی ندا. ام ویدیو بەشی دووەمە لە زنجیرەی وانییە وایە. لە کوردیە بە قۆناغەکانی زانکۆ ئەوترێت قۆناغی یەکەم، قۆناغی دووەم، قۆناغی سێم، قۆناغی چوارەم و بەم شێوەیە. بەڵام لە ئینگلیزیە بەو شێوەیە نیە و جیاوازە. هەر قۆناغێک ناوێکی خۆی هەیە و بەو شێوەیە بەکارهێنرێت. بە قۆناغی یەکەم بە تەلەبەی قۆناغی یەکەم ئەوترێت freshman. بە قۆناغی دووەم ئەوترێت sophomore. بۆ منەڵێت I am a sophomore. واتە من خوێندکاری قۆناغی دووەمی زانکۆم. بە قۆناغی سێم ئەوترێت junior واتە قۆناغی سێم. بۆ منەڵێن I am a junior student. واتە من خوێندکارێکی قۆناغی سێمم. و بە خوێندکاری قۆناغی چوارەم ئەوترێت senior. واتە خوێندکاری قۆناغی چوارەم بۆ منەڵێن I am a senior student. واتە من خوێندکاری قۆناغی چوارەمی زانکۆم. بەو شێوەیە. واتە لەبرەوەی کە بڵێیت قۆناغی یەکەم و قۆناغی دووەم و بەو شێوەیە ئەو شانە بەکاربێنە کە لە ڤیدیۆ باسمان کرد کە قۆناغی یەکەم وەک گوتمان freshman، قۆناغی دووەم sophomore، قۆناغی سێم junior، قۆناغی چوارەم senior.